یادداشتی کەمپینی ساڕێژ بۆ کۆکردنەوەی دەرمان و پێداویستی پزیشکی بۆ نەخۆشخانەکانی ڕۆژئاوا. کۆمەڵانی خەڵکی کوردستان، ئازادی خوازان و مرۆڤ دۆستان، پارت و لایەنە سیاسیەکان، لایەنە پەیوەندیدارەکان و حکوومەتی هەرێمی کوردستان، بازرگان و دەوڵەمەندە بە ویژدانەکان، دکتۆرە بەڕێزەکان، خاوەنی کۆگاکانی دەرمان و پێداویستی پزیشکی. ئاشکرایە لەم ساتەدا ڕۆژئاوای کوردستان بریندارە و هاوکات کوردان و ئازادی خوازانی جیهانی کۆ کردوێتەوە و هەمووانی یەک خستووە. گەلانی باکووری سووریا لەو پارچەی نیشتیمان ئێستا دووچاری چەندین کێشەی ئابووری مرۆیی تەندروستی بوونەتەوە لە هەر کات زیاتر پێویستیان بە هاوکاری و یارمەتی مرۆڤدۆستانە هەیە لە هەر شوێنێکی جیهاندا بێت. ڕۆژاوا بەهۆی داگیرکاری و ئۆپەراسیۆنی خوێناوی دەوڵەتی تورکیا لە شەڕێکی سەختدایە و چەندین قوربانی گەورەی داوە. گیانی سەدان کەس لە ژن و مناڵ و خەڵکی مەدەنی لە بەردەم مەترسیدان. بۆیە ئێستا ڕۆژئاوا پێویستیەکی زۆری بە دەرمان و پێداویستی چارەسەری پزیشکی هەیە. نەخۆشخانەکانی ڕۆژئاوا پێداویستی پزیشکی و دەرمان و پێداویستەکانی تری چارەسەری بریندار و قوربانیانی ئەو شەڕە گەورەیان نییە و لە نەمان و کۆتایی هاتندایە. وەک وەڵامی بانگەوازی نەخۆشخانەکانی ڕۆژئاوا، ئێمە کۆمەڵێک لە نووسەر و نەرمەند و کەسایەتی و سیاسی و ڕۆژنامەوان و چالاشی کۆمەڵی مەدەنی و خەڵکانی چین و توێژە جیاوازەکان بە ئەرکی سەرشانی خۆمانی دەزانین ئەم ئەرکە خەینە ئەستۆی خۆمان دەرمان و پێداویستی پزیشکی کۆ بکەینەوە یاخود کۆکردنەوەی مادی بۆ کڕینی پێداویستیە پزیشکەکان. بۆیە داوا لە هەموو لایەک دەکەین کە بەدەنگ ئەم بانگەوازەوە بێن و هەرێک لای خۆیەوە دەستی هاوکاری و یارمەتی بۆ برایان و خوشکانمان بە ڕۆژاوای نیشتیمان درێژ بکات. هاوکاریتان مای مرۆڤدۆستی و کورتپەروەریتانە بۆ خەڵکی خۆڕاگری ڕۆژئاوا بۆ گەلانی باکووری سووریا. ئێمە لێرە لە مانگی سووری کوردی ڕۆژانە لە کاژمێر دەی بەیانیەوە تا 5 ئێوارە بۆ ماوەیەک هەفتەیەک لێرە دەبین و چاوەڕێی بەدەنگەوە هاتنی هاوکارەکانی ئێوە دەکەین. هاوکات هەر لە بەیانیەوە لە ڕێی ئاسیاسیەڵەوە کە بەیانی ژمارەکە بڵاوەکرێتەوە دەتوانین لە ڕێی کورتەنامەوە بڕی هاوکاریەکانتان بنێرن بۆ کەمپینی ساڕێژ. جارێکتر بەخێر بێن دەنگی نیشتیمان کەمپینی ساڕێژ سلێمانی 20/11/2019 بۆ ئاگداری هەموو لایەک بۆ هەموو خەڵکانەی کە هاوکاری کەمپینی ساڕێژەکەن مانگی سوور لە گەڕەکی ئاشتیە بەرامبەر قوتابخانەی بڵند.